Matematik grundvux sidan 36 uppgift 130 till 132. Uppgift 130. År 1879 uppfann Thomas Edison glödlampan. 271 år tidigare uppfann Jan Lippershey kikaren. Vilket år var det? ساڵی 1879 توماس ئێدیسۆن داهێنانەکی کرد، ئەویش گلۆد لامپای دروست کرد، واتە گلۆب. 271 ساڵ پێشی ئەو یەکەچی تکە یان لیپەرشەی چی دروست کرد یان داهێنانی کرد؟ دووربینی داهێنا پێشی ئەو. پرسیارەکە ئەوەیە لە کام ساڵ؟ زۆر ئاسانە. ئەو ساڵە 271 لێکەم دەکەمەوە، ساڵەکە دەردەچی کە دووربین داهێنانی دووربین کرایە. 9 یەکی لێ بڕوا 8 و 7 هەفتی لێ بڕوا 0، 8 کەم 2 6 ئەو یەکەش دێتە خوارێ، کاتە ساڵی 1608. پرسیاری 131. Fem lyktstolpar står i en rad på olika avstånd från varandra. 5 دانە گلۆبی سەرشەقام یان سەرجادە لیکستۆلپار ستۆری ئێنڕاد لەسەر یەک ڕیز دانراینە، لە ڕیزێک لە لیکە ئافستۆن، واتە مابەینەکەیان وەکو یەکە، مەودایەکە لە مابەینی گلۆبەک و گلۆبەک چرایەک وەکو یەکە. Det är 80 meter från den första till den sista. لە مابەینی یەکەم و لە مابەینی دووەهەمین گلۆب 80 مەترە. پرسیارەکە ئەوەیە hur långt är det mellan två؟ ئایا لە مابەینی هەردوو دانا لەو چرایانە مابەینەکەیان چەند مەترە؟ و لێرە نووسرایە ئێل ئەو پیتە دەچی تۆزێک ڕەنگە سەرەداوەک هەبی، لێد تڕۆدار، واتە تۆزێک ئەسانکاریەک هەیە لە لاپەڕە 258. لەوێ نووسیتیان ئەو پرسیارە باشترین شت ئەوەیە وێنەک دروست بکەی. ئەو پرسیارە تا ڕادەیەک زەحمەتە، کاتە وێنەک دروست دەکەین ئەوها لە مابەینی یەکەمین گلۆب و دووەهەمین گلۆب. ئەگەر ئێرە یەک بی ئەوە یەک، ئەوە 2 3 دانا 4 دانا و 5 دانا. لە مابەینی یەکەم و هەمووی لێرە ئەو مەودایە 80 مەترە. لە پرسیارەکەی دەیانەوێت لێرە هەتا ئێرە چەندە، لێرە هەتا ئێرە چەندە. کاتە ئەمە دەبی بزانم چەند مەودام هەیە. ئەوە 1 دانا، ئەوە 2 دانا، ئەوە 3 دانا، ئەوە 4 دانا. ڕاستە 5 گلۆبە 5 سرایە، بەڵام مەودایەکانیان 4 دانەیە. کاتە ئەم دەبی ئەو 80 بینم، 80 دابەشی ژمارە 4 بکەم، زۆر ئاسانە، دەکا 20 مەتر، واتە لە مابەینی هەردوو گلۆب 20 مەتر هەیە. بەڵام ئەمن ئەگەر وێنەکەی دروست نەکەم ئاسان نییە پرسیارەکەی چاکەم. کاتە لێرە لێد تڕۆدەکە سەرەداوەکە وێنەچی دروستکە. ئەوەش تەواو. پرسیاری 132. Varje morgon brukar Ismail springa 2,5 kilometer. هەموو ڕۆژێ بەیانیان ئیسماعیل دەبی 2.5 کیلۆمەتر غار بدە، 2,5 کیلۆمەتر. Han springer i genomsnitt 150 meter per minut. غاردانەکەی خێراییەکەی کووە 150 مەتر لە هەر خولەکەک.
پرسیارەکە ئەوەیە هیر لۆنگ هار ئیسماعیل کوار چەندی مایە غاردا ئەگەر هەتا ئێستا 9 خولەک 9 مینوت غاری دابی. کەواتە من پێویستە ئەو زانیاریانە بەکاربینم. لێد تڕۆ دەکە سەرە داوەکە دیسانسیە باشتر وایە کیلۆمەترەکەی بکەیە مەتر ڕەنگە تۆزێک ئاسانتر بی. کاتە ئەو کیلۆمەترەی یەکەم شت بکە مەتر پاشان تەمەشاکە 150 مەتر لە 1 خولەک لە 9 خولەک چەندە کاتە زۆر ئاسانە ئەتو دەینی 150 مەتر لە 1 خولەک ئەدی لە 9 خولەک دەبینیەوە دەینی ئەو نۆی لێک دەدەی لەگەڵ 150 لە کاتی لێکدانی 9 لەگەڵ 150 دەبیتە 1350 چونکە 9 جاران 0 9 جاران 5 45 9 جاران 1 9 لەگەڵ 4 13. پاشان کە زانیت هەتا ئێستا 1350 مەتر غاریدایە بەخۆشی دەبی 2500 غاردا چەندی مایە لێ دەرکردنە ئەو کات زۆر ئاسان دەبی. بەڵام یەکسەر نازانین کەواتە ئەو زانیاریانەی کە هەمە پێویستە سوودیان لێوەربگرم بزانم هەتا ئێستا چەند مەتر غاریدایە. پاشان دەینم لێ دەرکردنەکەی دەکەم 0 کەم 0 هەر 0 داکەم 5 5 لێرە ماوە 4 لێرە ماوە 4 4 کەم 3 1 2 کەم 1 1 کەواتە ئەوەی مایتەوە 1150 مەتری مایە کوار واتە مایە. ئەو جە دەنووسم بە مەتر یان دەنووسم بە کیلۆمەتر 1 کیلۆمەتر و ئەوها بە کیلۆمەتر دەتوانم بنووسم بەڵام ئەگەر نا هەر بە مەتر وەڵام دەدەمەوە. کاتە ئەوە بوو دەربارەی ئەو 3 پرسیارە لە لاپەڕە 36. کاتە چ خۆش.